بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. سپاسی بێپایان بۆ خوای پەروەردگار، درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام، لەسەر یار و یاوەران و شوێنکەوتوانی. بەڕێزان و خۆشەویستان، سەڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆشحاڵین ڕۆژێکی تراتینەوە خزمەتان لە زنجیرە بەرنامەکانی بەهاری دڵان. خوای پەروەردگار بە ئەهلی قورئانمان هەژمار کات. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام زۆری مەبەست بووە کە ئێمەی موسڵمان هەمیشە و بەردەوام لەگەڵ قورئانا بین و ئەهلی قورئان بین، بۆ ئەوەی سەربەرز و سەرفرازی دنیا و دوان ڕۆژ بین. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لەم فەرموودەی کە ئەمڕۆ لە خزمەتیاین هانی ئێمەی موسڵمانی داوە کە هەوڵدەین زۆرترین ئایەت لە نوێژەکانمانە بخوێنین. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرموویەتی: أيحب أحدكم إذا رجع إلى أهله أن يجد فيه 3 خليفات عظام سمان. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی ئایا کەسێک لە ئێوە پێی خۆشە کاتێک کە دێتەوە بۆ ماڵەکەی لە ناو ماڵەکەیە ببینێ 3 حوشتری قەڵەوی گەورەی چاک، و خەلفات بەو حوشترانە ئەوترێ کە چکیان هەیە بڵێن ئاوسن کە نرخەکەی گرانتر و بەقیمەتتر بووە لەلایەن. طبعا هەمویان وتویانە بەڵێ هەمومان پێمان خۆشە کە ئەوە ماڵێکی بەنرخ بووە بۆ ئەو کاتە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرمووی: فثلاث آيات يقرأهن أحدكم في صلاته خير له من 3 خلفات عظام سمان. فەرمووی خوێندنی 3 ئاەت لە ناو نوێژە باشترە لە 3 حوشتری قەڵەوی چاک کە بکرێتە خێر. یعنی دیارە لێرە باسی نوێژە، ئەم خوێندنی ئەم ئاەتانە لە نوێژە تاموچێژێکی تایبەتەدا بە نوێژەکە، و ئینسان لە نوێژە حتمەن وەکوتراوە نوێژ حاڵەتێکی تایبەتە بۆ ئینسانی باوەڕدار. بۆیە حەقی خۆیەتی ئینسانی موسڵمان هەوڵدات لە نوێژە زۆرترین ئاەت بخوێنێ. ئەو کەسانی کە نوێژی سوننەت دیارە بە تایبەت ئەمە زیاتر ئینسان نەتوانێ ئەمە تیا جێبەجێکە، لە نوێژە سوننەتەکانە هەوڵدەن زۆرترین ئاەت بخوێنن، و لە نوێژی سوننەتا دروستە ئینسان ئەگەر قورئانیشی لەبەر نەبوو لەبەر قورئانەکە یا لەبەر مۆبایلەکەی زۆرترین ئاەت بخوێنێ، و ئاماژەیشە بۆ ئەوە کە نوێژ تا بکرێ 3 ئاەت کەمتری تیا نەخوێنرێ. لە ڕیوایەتێکی ترا پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام فەرموویەتی کە هەتا ئاەتێک زیاتر حوشترێکە بۆ زیاترە بێ، بۆیە هەوڵدەن لە نوێژەکانتانە زۆرترین ئاەت بخوێنن بۆ ئەوەی کە زۆرترین ئەجر و پاداش بەدەست بێن. لە خزمەتانین لە زانستی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز قسە و باسمان لە دەرچەی پیتەکانە. بەپێی ڕیزبەندی دەرچەی پیتەکان دوای گەرووی ئینسان زمانی دێت. لە زمانە زۆرترین حرف و پیت دەرەچێ. زمانی ئینسان کە خوای پەروەردگار وەکو نیعمەتێکی گەورە داوێتی بە ئینسان، ئەم زمانە نیعمەتێکی زۆر گەورەیە. زۆرترین حرف و پیت لە زمانەوە دەرەچێ. لە ڕەنجی زمانە 2 حرفمان هەیە بەپی ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینین. یەکەمیان دەرچەی قافمان هەیە، پیتی قاف نووسراوە ئەو پەڕی زوبان لەگەڵ مەڵاشووی گۆشتی. مەڵاشووی ئینسان، مەڵاشوو کە بێتە سەقفی دەمی، مەڵاشووی ئینسان 2 بەشە، بەشی پێشەوەی ئێسکە، بەشی دواوەی گۆشتە نەرمیە. قاف لە ڕەجی زمانایە لەگەڵ بەرامبەر خۆی کە بێتە مەڵاشووی گۆشتی ئینسان. نزیکی ئەو حرفی کافمان هەیە، بۆیە زۆر جار ئەبینی مناڵ کە تازە فێری قسابێ حرفی قاف و کاف تێکەڵاوە، کاچکە زۆر نزیکن لە یەکەوە. دەرچەی کاف نووسراوە ئەو پەڕی زوبان لەگەڵ مەڵاشووی گۆشتی و ئێسکی، یعنی کەمێک زیاتر بەنەولای دەم دێت، و کاف نزمە حرفی کاف، بەڵام حرفی قاف بەرزە. دیارە ئەو حرفانەی کە دەرچە و مەخرەجیان یەکە، دواتر بەپێی سیفەتەکان لێکیان جیا دەکەینەوە. ئەمە بابەتی تەجویدی ئەمڕۆمان. ئەم 2 حرفە زۆر گرنگە لەو پەڕی زمانەوە دەرچێن، یعنی لە مەخرەجی خۆیانەوە دەربهێنرێن لە کاتی خوێندنی قورئانە، نەوەک بێنرا ئەمسەری زوبان. خزمەتی قورئانی پیرۆزین ئەچینە سەر سوورەتی النەصر کە سوورەتی 110 لە جوزی عەمەیە. ئەم سوورەتە مەدەنیە، باقی سوورەتەکان مەکین. لەگەڵ چەند سوورەتێکی تر کە قسەی تێدایە دوایی باسەکەین. ئەم سوورەتە کە پێک هاتووە لە 3 ئاەت
ئەی خوێنینەوە دواتریش ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. أم سورة سي آياتي كلا خزمتين ناوي سرچي و ناوي توقيفي بديتي لسورة نصر باتا سركوتني دين إسلام كمجديب وبيغمبر عليه الصلاة والسلام. وابن مسعود ناوي ناو سورة توديع واتام الآوائي بيغمبر عليه الصلاة والسلام. أم آية سورة بنا راستوخو باسي كوتاي تمني بيغمبر تاعي عليه الصلاة والسلام بمشي وازائي خوينينوا. إذا ليتانتيكنا لبري حرف ذال لزماني كردياني زور جار خلق لي إيزا أبي الزمان بيني تدروي لأن كان بلي إذا أم جار حقي خو بيداوة إذا جاء دروسني بلي جاء أبي بلي جاء شوار حركة كم ترنبي نصر الله صادك وصفة الرخاوة كدعاء الباسيكي بوي الراية كجوان درجية نصر الله والفتح ورأيت الناس نونك بجواني أقري غني ديته يدخلون دالك قلقليه دنگك بجوان درجه يدخلون في أبي يا كي صعب وثمان دين الله أفواجا أندازيك لسر في كبوستا نوشي دان تبي بالا ليوت كالجي خويا باسيكين إن شاء الله بلان بوي وكب جواني درش بلي أفواجا بوشي وازا آياتي كوتاي فسبح حرف حاء لبروي لا وازا بالرخاوي طواوي بدريت يعني طواو هناسي لقلا دريش كريتو فسبح بحمد ربك واستغفر لو كاف مان هيك مخرجك ما انخن ربك دي على الريك لمخرجي خوي ودرجه واستغفر حرفي سينك لقل غينك او انا ابي اندازي شي باش هناسيان لقل دريش كريتو واستغفر ريك مرققه يعني باریکە واستغفر نابي بڵێ فیر إنه أو هايانە بە جوانیە بێبووترێ بە تایبەتی لە کاتی ڕۆیشتنە كان توابا حرفی واوەکەی شەدەی دەدرێتی. ئەمە سوورەتەکەی کە لە خزمەتی یابووین ئێوەی بەڕێزی شەتوانن پەیوەندیمان پێوەکەن بۆ زانینی ئاستی خوێندنەوەکەتان. كاك أحمد بلى فرمو كاك أحمد لكوية فرمو كاك أحمد بخينا كاك أحمد بسم الله الرحمن الرحيم أعوذ بالله من الشيطان الرجيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. بس خوش بكاك أحمد بولي چني كاك أحمد بس خوش برنامج ثاني خوا موفقك أقول لكم خوا قايلي وبيه كاك هاوري ما لقل للشقلاوة فرمو كاك هاوري. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماڵ سەجاد لە خۆشە و بەرنامەیەکەم سپاس دەکەین برات سپاس دەکەین خوا موفقکە فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا
فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. دەستی خۆش بێ کاکە هاوڕێگیان، خوا موفقەکە. وەستەغفیره ڕێیەکە با باریک بێ، یعنی قەڵەو نەبێ. وەستەغفیره بەو شێوازە. خی گەورە موفقتان کا براکەم. کاک محەممەد لە هەڵەبجەوە، فەرموو کاک محەممەد. ناصيان لا عربتها. کاکە محەممەد داوای لێبرد نەکەین، فەرموو لە عربەتەوە. فەرموو کاک محەممەد. نصب بخينا. بخوێنە گوڵەکە. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. دەستی خۆش بێ کاکە محەممەد، وفقك الله. خوا موفقەکە کاک محەممەد گیان. کاک ئەحمەد پەیوەندی یەکەممان لە کۆیەوە. کاک ئەحمەد یەکەم جا بڵێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم، ئەم جار بڵێ بسم الله الرحمن الرحیم. باشە، ئەوە پاش و پێشخستنە. و کاک محەممەدیش لە عربەت و خوێندنەوەکە زۆر باشە، بەڵام حایەکان هەوڵ دەکەمێک هەناسەی زیاتر لەگەڵا درێژکەیەوە بڵێ وەلفەتح بەو شێوازە. بەڵێ. کاک محەممەد، کاک ئەنەس لە هەڵەبجەی تازەوە. کاک ئەنەس فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. دەستی خۆش بێ کاکە ئەنەس، خوای گەورە موفقەکە. کاک پشتیوان لە هەڵەبجەوە، فەرموو کاک پشتیوان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو براکەم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. دەستی خۆش بێ کاکە پشتیوان. خوا موفقەکە. خوای گەورە موفقەکە گوڵەکەم، خوا ئاگادارت بێ. کاک هەڵکەوت لە کەرکووکەوە، فەرموو کاک هەڵکەوت. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. دەستی خۆش بێ کاکە هەڵگورت. باوکی محەممەد لە سۆرانەوە، فەرموو کاک محەممەد. باوکی محەممەد لە کەلارەوە. فەرموو باوکی محەممەد. فەرموو. فەرموو باوکی محەممەد. بەڵێ لە کەلارەوە. فەرموو باوکی محەممەد لە کەلار و فەرموو. باش. لە خزمەتین. أعوذ بالله من الشيطان الرجيم.
بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. دەست خۆش بێ باوکی محەممەد. کاک عفو سۆماخان لە سلێمانیەوە فەرموو سۆما. عفو کاک چۆمان لە سلێمانی. کاک چۆمان فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە لێتە. سپاس دەکەین براکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفر إنه كان توابا. دەست خۆش بێ کاک چۆمان. کاک ناصح لە ئاکرێەوە فەرموو کاک ناصح. فەرموو براکەم. فەرموو. ألو فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. دەست خۆش بێ کاک ناسح. دەست خۆش بێ. تخرج ببعد خوا مۆفەقێکە براکەم. کاک محەممەد لە سەی سادقەوە فەرموو کاکە محەممەد. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله. سپاست دەکەین براکەم. بس إن شاء الله. فەرموو براکەم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. دەست خۆش بێ. خوا مۆفەقێکە کاک محەممەد. کاک محەممەد لە ڕانیەوە کاکە محەممەد فەرموو. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرموو براکەم. فەرموو. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. دەست خۆش بێ کاک محەممەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. خوا مۆفەقێکە.
چەند تێبینیەک بۆ ئەو بەڕێزانی کە پەیوەندیان پێوە کردین. کاک پشتیوان لە هەڵەبجەوە حرفی داری یەدخولونە دەنگەکەیم باش گوێ لێ نەبوو، هەوڵدا ئەگەر لە قەلقەلەکان بێ یەدخولونە ناخوێنەوە کە زۆر باشە. کاک هەڵگورد لەگەڵ باوکی کاک هەڵگورد لە کەرکووک و باوکی محەممەد لە کەلار دەنگی فایەکان ئەف ئەندازەیەک هەناسەی لەگەڵا درێژەکەیتەوە بۆی دەنگەکەی نەبرێت، چونکە فا حرفێکی لاوازە، ئەگەر ئەو هەناسە درێژکردنەوەی لەگەڵانە بێ حرفەکە ئەمرێ ئەڵێ ئەفواجە بەو شێوازە. کاک نزار لە سلێمانی فەرموو. کاک نزار نڤار فەرموو. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. فەرموو بخێنە. إذا جاء جۆم لێو نییە کاک نازام نڤار کوڕە کچە ئەکرێ هەر داوای لێ برنیشەکەین. دەنگت نایە کاک ئەحمەد لە هەولێر فەرموو. کاک ئەحمەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باش ماما سجان. سربرز بي كاك أحمد. باي قولة موفقتك. باي ما جرى رمضان اشتري لكم لهم مسلم علي. باي قولة بخير وبركة ما بجري إن شاء الله. آمين أجمعين. سربرز. فرموا براكم. بسم الله الرحمن الرحيم. إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. صدق الله العظيم. موفقك كاك أحمد. بله. کۆتا پەیوەندیەکانمان تەواو بوو، زۆر باشە. ئەگەر کۆمەڵێک تێبینیتان پێ بڵێم ئەو بەڕێزانە ئەگەر لەگەڵ ماما بن. کاک ناسیح لە ئاکرێ کاک چۆمان خوێندنەوەکە زۆر باش بوو، باوکی محەممەد لە کەلار زۆر باش بوو، بەڵام باوکی محەممەد کەمێک ڕەخاوەکان ئاگا لێ بێ، دیارە حتمەنەوە قورئان و تەجویدتان خوێندووە، لە کاتی تەطبیقکردنا زیاتر ئاگاتان لێ بێ. کاک ناسیح لە ئاکرێ هەستم کرد حرفی تێ و سینەکان والفتح تێەکە قەڵەوەکە لەوە فتح تێەکە بە نەوعێکەڵی یان فەسەبیح لێ فەسە سەنا سە حرفی سین بەرز نییە نا بەرزیمەکە بەو شێوازە بیڵێ. حرفی تا و سین و ئەوانە هەموو نزمن ئەو حرفانە نابێت دەنگ لەگەڵیانە بەرزکرێتەوە. کاک محەممەد لە سەیسایق و محەممەدەکەی تریش لە ڕانیە، خی گەورە هەمویان مۆفەقکە. شەدەکان باش بگرن. بسم الله الرحمن الرحیم، چکە شەدە ناوەکەی بەخۆیەتی ئەبێ بە باشی بگرن. کاک محەممەد لە سەیسایق ڕای وەستەغفیر هەستم کرد ڕێیەکە باریک نەبوو، ئەو ڕێبێ باریکی بێ نابێ قەڵە و قورس بێ، قەڵەوی مەکە مەڵێ وەستەغفیر بەو شێوازە بیخوێنەرەوە. کاک محەممەد لە ڕانیە یەدخولونە هەستم کرد حرفی نونەکە بگری بڵێ یەدخولونە ئاوای لێ مەکە یەدخولونە شەدەی نییە. ئەیشکرێ هەندێک لەو هەڵانە بەهۆی تەلەفۆنەکەەوە بێ، بەڵام وا هەستم کردووە. کاک ئەحمەد لە هەولێر مەڵێ وەلفتح نا وەلفتح ئاوا بەو شێوازە تێیەکە و حەیەکە لە بەرەوەی کە وتمان حرفێکی لاوازن ئەبێ ئەندازەیەک هەناسەیان لەگەڵا درێژکەیەوە بۆی بە باشی دەرچن. فەسەبیح بە هەمان شێوە. وەستەغفیره ئەگەر بۆستێڵی وەستەغفیره یعنی دەنگی هایەکە ئەبێ هەبێ، چکە وتمان حرفی هایش لاوازە، لاوازترین حرفە. ئەگەر بشڕۆینەوەستی ئەڵێ وەستەغفیره ئینەه کانە تەوابە بەبێ درێژکردنەوە. بەڵام بۆ ڕاهێنانی خۆتان ئەو شوێنانی نووسراوە جیمی لەسەرەوەکو ئیستەغفیره سەلا قەلامانە هەموو لەسەری بوەستن باشترە.
ئەگەرچی وەصل و وەقف لە قورئانە بابەتێکی وردە پەیوەندی بە ماناوە هەیە، بەڵام بۆ ئەوانەی کە لە مەرحەلەی فێربوونان هەوڵدەن لەسەر حرفی جیمەکان بۆستن، لەسەر سەلا بۆستن، لەسەر قەلا بۆستن، لەسەر ئەو حرفانە بۆستن بۆی خۆشتر بتوانن وشە جوانە و پیرۆزەکانی قورئان بڵێن. کۆتا قسەمان لە خزمەتە و سوورەتە پیرۆزەیە لەوەی کە خوای پەروەردگار موژدەی نەسر و سەرکەوتنی داوە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەفەرمێت چی بکە لە کاتی سەرکەوتنە؟ فسبح بحمد ربك واستغفر. زۆر گرنگە ئینسان لە کاتێکا کە دەروی خێری لێکرێتەوە، سەرکەوتووە لە قۆناغەکانی ژیانە، شتێکی دەستکەوتووە، تەسبیحاتی خوا زیاتر بکە لەگەڵ ئیستیغفارە بۆ ئەوەی کە لە خۆی بایی نەبێ. خوای پەروەردگار لێمان قبولکە سەرجەم عیبادەت و تاعەتەکانمان بە تایبەتی قورئان خوێندنمان. خوای پەروەردگار قورئان کا بە بەهاری دڵەکانمان و بیکا بە لابەری غەم و پەژارە و خەفەتەکانمان. خوای پەروەردگار لە ئەهلی ڕاستەقینەی قورئانمان حساب بکە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.